دۆخی هاوڵاتیانی هەرێم لە نێوان پشووی بەرپرسان لە وڵاتانی دەرەوە و ئەو قەیرانانەی بۆ خەڵکیان بەجێهێشتووە. سەرەڕای خراپی گوزەران و دۆخی هاوڵاتیان زۆرینەی بەرپرسانی هەرێم بۆ پشووی سەری ساڵ لە وڵاتانی دەرەوەن و بە ماڵ و منداڵەوە هەرێمیان جێهێشتووە کەچی گەندەڵی و بەرزبوونەوەی نرخی شتومەک و قەیرانەکان قەت پشوو وەرناگرن و بەردەوامن. دوای ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی ماوەی 7 ڕۆژ پشووی بە بۆنەی سەری ساڵەوە ڕاگەیاند، لە ئێستادا زۆرینەی بەرپرسانی حیزبی و حکومی هەرێم چوونەتە وڵاتانی دەرەوە بۆ بەسەربردنی پشوەکەیان و هاوڵاتیانی هەرێمیش بەدەست قەیرانە جۆرە و جۆرەکانەوە نەک نەیانتوانیوە بۆ پشووی سەری ساڵ بچنە وڵاتانی دەرەوە، بەڵکو بەدیار کەمی غاز و نەبوونی نەوت و کارەبا و دواکەوتنی موچە و گرانبوونی شتومەکەوە پشوەکانیان لە ماڵەوە بەسەردەبەن. بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە دیاریکردنی ماوەی هەفتەیەکی تەواو بۆ پشووی سەری ساڵ بێجگە لە خۆدزینەوەی حکوومەت بۆ دابینکردنی موچەی مانگی 12 کە دەبوو لە 25 مانگ دەست بە دابەشکردنی بکات. ئەو کات خۆدزینەوەی بەرپرسانی باڵایە لەو هەموو نەهامەتی و قەیرانەی کە بەرۆکی هاوڵاتیانی هەرێمی گرتووە. شارپرێز لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا پەیوەندی بە زیاتر لە 10 بەرپرسی هەرێمەوە کردووە. هیچ لەو بەرپرسانە لە ناوخۆی هەرێم نەبوون، یان ژمارەی تەلەفۆنەکانیان داخراوە یاخود وەڵامیان داوەتەوە و لە دەرەوەی هەرێم بوون. چوونە دەرەوەی بەرپرسان و منداڵەکانیان بۆ پشووەرگرتن لە کاتێکدایە. هێشتا برینی کەسوکاری قوربانیەکانی لافاوەکەی هەولێر و کەسوکاری پێشمەرگە شەهیدەکانی دەستی داعش و ئەو منداڵانەی کە لە بێنەوتیدا خنکان کۆن نەبووە و ڕۆژانە بۆ دۆزینەوەی قوربانیە خنکاوەکانی لافاوەکەی هەولێر خەڵک هاواری لێبەرز دەبێتەوە. ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان پشوەکانی سەری ساڵ لە هەرێم و چەند وڵاتێکی ئەوروپادا، ئەوە بە ئاسانی بۆمان دەردەکەوێت کە حکوومەتی هەرێم چەند زیادەڕەوی لە پێدانی پشوودا کردووە و ئەوەش دەری دەخات بەرپرسان تەنیا مەبەستیان خۆ دزینەوەیە لە قەیران و دوورخستنەوەی خۆیان و ماڵ و منداڵەکانیانە لەو هەموو نەهامەتیەی کە بۆ خەڵکی هەرێمیان دروست کردووە. لە بەدواداچوونێکی شارپرێزدا دەرکەوت لە هیچ وڵاتێکی ئەوروپا 7 ڕۆژ پشوو بە بۆنەی سەری ساڵەوە ڕانەگەێنراوە و تەنانەت لە ڤاتیکان کە ڕووگەی مەسیحیەکانی تەواوی جیهانە ئەوەندەی هەرێم پشوو ڕانەگەێنراوە. هاوکات لە وڵاتانی ئەڵمانیا و بەریتانیا و چەند وڵاتێکی تر تەنیا 1 ڕۆژ پشوو ڕاگەێنراوە. ئێستا کە زۆرینەی بەرپرسانی هەرێم و کچ و کوڕەکانیان لە وڵاتانی دەرەوەن و لە یانە شەوانەکان کاتەکانیان بەسەر دەبەن، خەڵکی هەرێم بە دیار هاتنەوەی کارەبا و پەیداکردنی بوتڵێک غازەوە کاتەکانیان بەسەر دەبەن و ئەوەی تاوەکو ئێستا پشووی وەرنەگرتووە گەندەڵی و بەرزبوونەوەی نرخی شتومەک و نەبوونی کارەبا و خزمەتگوزاریە سەرەتاییەکان و زیادکردنی باجە لەسەر هاوڵاتیان.